لەگەڵ ئەو میوانە ئازیزەکە لە ستۆدیۆ لەگەڵمانە دکتۆر ناز محەممەد عەبدولقادر پسپۆڕی مێژووی کوردی. دکتۆر نازدار زۆر بەخێربێی، جژنی نەورۆزت پیرۆز بێ. ئێوەش پیرۆز بێ دکتۆر، لە تۆش پیرۆز بێ، جژنی نەورۆزت پیرۆز بێ. با یەکسەر ئەوە بڵین بۆ نەورۆزمان بەستۆتەوە بە کللتورەوە، یان با بڵین نەورۆز و کللتور بە یەکەوە چه واتایەک دەگەێنێت؟ نەورۆزی کوردان ڕەگ و ڕیشەیەکی زۆر کۆنی هەیە، تێکەڵ بە ئەفسانە بووە، مێژووە، ڕاستی مێژوویشی تێدایە و لەگەڵ وەرزەکان تێکەڵ بووە، لەگەڵ جوگرافیا تێکەڵ بووە، لەگەڵ مێژوو تێکەڵ بووە، لەگەڵ ڕوحی کوردی تێکەڵ بووە، لەگەڵ کوردستان تێکەڵ بووە. بۆیە گرنگیەکی تایبەتی هەیە و هەزاران ساڵە یادی نەورۆز دەکرێتەوە. بەڵام لە 100 ساڵی دوایی کە هەستی ناسیۆنالیزم لەناو کورد زۆر بەرز بووە، ئیتر زۆر زیاتر بە ڕێکخراوەیی تر ئەم یادەکراوەتەوە، زۆر منەظەمتر بووە و هەرکو ئێستا دەبینین لە ئاکرە هەموو هۆکارەکانی تێدا کە یادی دەکرێتەوە، هۆکاری سیاسی، کللتوری، خۆشەویستی وڵات، هەموو ئەو شتانەی تێدایە. لای ئێمە بۆیە زۆر زۆر گرنگە چکە تێکەڵ بە ڕوح و مێژوو بیرەوەری و یادگەی ئێمەیە. دکتۆرە لای ئێمە گرنگە وەکو کورد و زۆر گرنگیشی پێدەین، بەڵام جگە لە ئێمە چەند نەتەوەیەکی دیکە و یاخود لە ئاینە جیاوازەکان لە ناوچەکە دەڵێن کە نەورۆسی ئێمەیە. ئایا بەڕاستی نەورۆزی هەمومانە پێکەوە یا بەسی ئێمەیە؟ بەڵێ، ئەمە ئەگەر بگەڕێینەوە بۆ باگراوندی نەورۆز سەرەتا ئەوەی کە تا ئێستا هەیە لە سەردەمی ئیمپراتۆریەتی میدیا نەورۆز باس کراوە و ئاماژەی پێکراوە، لە ئاینی زەردەشت ئاماژەی پێکراوە، لە سەردەمی پاشایەکانی فارس پرۆگرام هەبووە، باس کراوە، لە دواییدا تەنانەت لە دوای هاتنی ئیسلامیش بۆ ئەو ناوچەیە هەر لە سەردەمی وەکو عەبدولمدەرس دەڵێ لە سەردەمی ئیمام عەلی و ئەوانە باسی عیدی نەورۆز کرایە و حتا لە ناو عەرەبیشدا. بۆیە ئەمە چونکە ئەو سەردەمی ئیمپراتۆریەت بووە، لەناو ئیمپراتۆریەتیش سەدان نەتەوەی هەیە و هەموو لەناو ئەو ئیمپراتۆریەتە ئەو جەژنانە گشتاندنی بۆ کراوە و هەموو نەتەوەکان مناسبە و بۆنەکەیان بەرز نرخاندووە، پێوەی پابند بووینە. لەبەرەوە هەموو نەتەوەکان ئازەربایجانە، تاجیکستانە، ئێرانە، ئەفغانستانە هەمووی بەهرەمەند بووە لە نەورۆز. بەس لەبەرەوەی کە سەرەتا ئاماژە کە زۆر کراوە لە ڕووی مێژوویەوە، هی سەردەمی میدیایە، هی گەلانی زاگرۆسە، هی بەشێک لە ئاریەکانە، بۆیە کورد بە ئیخۆی دەزانێت و بالفعلیش ئیخۆیەتی. ئەگەر بگەڕێنەوە بۆ ڕگوڕیشەی وشەیش لە ڕووی وشەوە، هەموو وشەکان تەواو وشەی کوردین. باشە دکتۆر ناز، ئێمە توانین بڵین وەکو کورد نەوەی گوتیەکانین، نەوەی لۆلۆیەکانین، نەوەی میدیەکانین، نەوەی کامیانین، ئەو بەڵگە نامە جوانانەی کە هەیە و کە جەنابتان پسپۆڕەتیتانتیا هەیە، ئێمە ینی بە هەموو ئەمانە شایەتیەوەیان کە نەورۆزی ئێمە و ئێمە نەوەی کامیانین؟ بەڵێ، جۆرەها شێوازی بیرکردنەوە و شرۆڤە هەیە بۆ مێژوو، بۆیە هەتاکو ئێستا لەبەرەوەی ئەو مێژوانە زۆر دوورن و بە شێکیان نەنووسراون، دەقیق نین، بۆیە تۆ ناتوانانی بڵین ئێمە 100% دەگەڕینەوە بۆ ئەو نەتەوەیە. بەڵام ئەوەی کە هەیە کورد گەلێکی ڕەسەنە، هەزاران ساڵ بەر لە زاین لە ناوچەی زاگرۆس لە ئەوبەر و ئەوبەری زاگرۆس ژیاوە، کە تا سۆمەریەکانیش دەڕوات تا سەرەوە هەمووی ئەوەی کە ئێستا ئەنادۆڵیە کە تورکیایە، ئێرانیشی گرتۆتەوە. لە دواییدا ئێرانیەکان هاتوونە حکومڕانێتیان لە دەست میدیا دەرهێناوە، کەواتە کورد ڕەسەنترین نەتەوەی زاگرۆسە و ئەو جەژنەش لە زاگرۆس کراوە بە بەردەوامی. ئاگر هێمای زۆر شتی جوان بووە لە ناو زاگرۆس نشینەکان، لەبەر ئەوەی ناوچەی کوردستان هەزاران ساڵ ئێمە پێش لێک دەینەوە، لەوانەیە 6 مانجی بەفر بوو بێ، بەستەڵک بوو بێ. ئەو ڕۆژەورە ئەمە شاعیرانیش نووسەرانیش لە نووسینەکانیاندا ئاماژەیان پێ کردووە کە زۆریان دەڵێن هاتنی نەورۆز کۆتایی هاتنە بە وەرزی پایزستان و سەرما و سۆڵە. ئێوە چۆن دەیبینن؟ زۆر ڕاستە، لەبەرەوەی کە لە سەردەمی زەردەشتیەکان مۆغەکان کە پیاوانی ئاینی زەردەشت بووینەوە و
ئەو شوێنی ئاگرکەدەیان ئاتەشکەدەیان کە هەبووە لەوێدا بە بەردەوامی دەبووە ئاگر هەڵگیر سابایە. پێچەوانەی عەرەب کە بوختانمان پێ دەکەن کە ئێمە ئاگر پەرستین بە پێی عەرەب مەبەست مؤەرخینە، عەرەب ئاگر پەرست نەبووینە بەڵکو ئاگر دۆست بووینە. لەبەر ئەوەی کە ناوچەکەمان زۆر سارد بووە، حەقی خۆمان بووە کە ئاگرمان زۆر خۆش بێ، ڕۆژمان زۆر خۆش پیرۆزی سەیری پیرۆزە لەلامان زۆر پیرۆزە، وەسیلێک بۆ گەرمکردنەوە تەنانەت لە جیاتی تەلەگراف و مۆبایل و تەلەفۆنات پەیام ڕەسام بووە، یعنی ئاگر لەسەر لوتکەی چیاکان. جا ئەو ڕۆژێش مۆغەکان کە زۆر زیرەک بووینە لە ڕووی کەشوهەوا و جوگرافیا و ئەوانەوە و ئەستێرەناسی، ئەو ڕۆژەیان داناوە 21 یەکی خاکەلێوە یان دوای بووە بە مانجی نەورۆز، ئەو ڕۆژی شەو و ڕۆژ وەکو یەکی لێدێ و ئەمە دڵخۆشیێکی زۆر بە ئینسان دەڵخۆشیاری و سەرما تۆ بەهار دێ. جا چەند جوانە و دڵخۆشیە زۆرە تا ئێستاوەکو خۆی ماوەتەوە پێم خۆشە بەیەکەوە هەمومان بینەری ئاکرێ بین کە ئێستا ئاهەنگەکە دەستی پێ کردووە و مەراسیمەکە دەستی پێ کردووە بۆ یادکردنەوەی جەژنی نەورۆز. والله تقردي تجمني نوروز 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 أبروك نوروز أبروك نوروز نوروز هاتبه 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 کاغی نوروزی استبه 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 امروک نوروز هاتبه 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 کاغی نوروزی استبه استبه جارو بالگران کوچر و حال پریشان ملت جارو بالگران کوچر و حال پریشان نوروز 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 ابروک نوروز ابروک نوروز بەڵێ باشە ئاهەنگەکە بەردەوامە دکتۆرە نازناز ئێمەش لەگەڵ جەنابەت بەردەوام دەبین. زینەفۆنی یۆنانی لە کتێبەکەی باسی کوردستانەکە بە شێوەیە کە خەڵکێکە هەن باسی کوردستانەکە نەڵێن شوێنی دابوونەریتی جیاوازە و دابوونەریتی جیاوازیان هەیە. ئەمە تعبیرە بۆ ئەوەی کە لە کۆنیشدا جەژنی نۆرۆز هەر هەبووە بەڵام ئێمە ئەرشیفمان نەکردووە. ئێمە لەبەرەوەی کە دوای ڕوخانی میدیا ئیتر وەکو هێز و دەسەڵات وجودمان نەبووە، تا ئێستا دەوڵەتێکی کوردیمان نەبووە، وەکو نێتەوە کۆنترین نەتەوەین، خۆشمان پاراستووە بەڵام کیانێکمان نەبووە، قەبارەیەکمان نەبووە.
هەر کە تۆش دەوڵەتت نەبوو ناتوانانی ئەو مناسەباتانە زۆر گەورە بکەی و زۆر بیسەلمێنی و زۆر پیشان بدەیت. بۆیە ئێمە خاوەنینە بەڵام خەڵکی کە خۆی کردوتە خاوەن بەداخەوە چەند ساڵ پێشکە یۆنسکۆش اعترافی پێکرد وەکو جەژنێکی نێودەوڵەتی زۆر گرنگ گوتی هی کۆمەڵێک نەتەوەن 14 نەتەوەی ژماردووە بەڵام ناوی کورد نەهاتووە کە ڕەسەنترین ئێمە نەتەوەشین لە ناوچەکە خاوەنی ئەو جەژنین بەڵام ناوی ئێمە نەهاتوە بەس لەبەرەوەی کە ئێمە دەوڵەت نین چونکە یەکێتی نەتەوە گرتوەکان نییە هی دەوڵەتە یەکگرتوەکانە بەداخۆر هەر ئەمە وای کردووە کە چەندین کەرەستە و سەرمایی ئەم میلەتە ببرێت بدزرێت گەنجینەی ئەم میلەتە بۆ نمونە 300 ئاوازی کوردی لە تورکیا دزراوە کە کراوە بە ئاوازی تورکی و زۆربەی جلوبەرگ و دیزاین و شێوازی جلوبەرگی ئێمە دزراون ئەگەر پێتوانیە دکتۆر کە ئێمە ئەگەر بەری پێ نەگرین نەورۆزیش ببێتە ببێ بە دەستکەوتێک بۆ میلەتانی دیکە و بڵیکەن بین خۆیان کە ئێستا هەوڵێکە لە تورکیا بڵەوە جەژنی ئێمە ئەوەی یۆنسکۆ کردی هەر ئەوەیە یعنی ئەو بە شێوەیەکی یاسایی ئیعلانی کرد کە بەسی کورد نییە هەموو نەتەوەکانێکی کە دەوڵەتن ناوی هێناون لەبەرەوەی ئێمە کە دەوڵەتمان نییە زۆر باجی زۆر شت دەدەین زۆر شتمان لەدەست داوە و بەردەوامیش لەدەست دەدەین کە کاتی ڕێفراندۆم دەمانگوت زەرورەتە بۆمانەوەمان قەبارەیەکمان هەبێ هەمووی بۆ ئەو مۆزوعە بوو لەگەڵ ئەوەش ئێمە زۆر ئازابووین بە تایبەتی کوردستانی باشوور و ئەمڕۆ بە تایبەتی کوردستانی ڕۆژهەڵات یعنی بەڕاستی ئەو دیمەنانەی من لە کوردستانی ڕۆژهەڵات ئەو چەند ڕۆژە دەبینم هەستێکی زۆر زۆر خۆشی پێداوم عینەن ئەوان وەکو ئێمن کە ساڵانی زوو ئێمە وامان دەکرد یعنی من لە بیرمە باوکم لە شۆڕشی ئەیلول لە 1960 کە بەرپرسیارەتی پێشمەرگایەتی هەبوو بەردەوام هەموو نەورۆزان من زۆر گچکە بووم لە بیرم دێ لە هیران و نازەنین و لەو گوندانی کە خەباتیان دەکرد و مەڵبەندی پێشمەرگە بوو بە بەردەوامی شانۆگەری کاوەی ئاسنگر و زوحاک پیشان دەدرا وەکو هێمای باشی و خراپی لەسەر پارچەکانی دیکەی کوردستان بەشەکانی دیکەی کوردستانیش بێگومان پرسیارمان دەبێت بەڵام با بەشێکی دیکە لە دیمەنەکانی ئاهەنگی ئاکرێ ببینین بەردەوامە بین. Baby
باشە بەردەوام دەبین دکتۆرە نازناس پێشتر بە تۆم گوت کە باس لە پارچەکانی دیکەی کوردستان دەکەین لە ڕۆژهەڵاتی کوردستان ئەم ساڵ ئاهەنگی نەورۆزیان ناوە خاکەلێ و یا خاکپۆش ئایا ئەمە هیچ ڕەگوڕیشەیەکی مێژووی هەیە یان بەهۆی و دۆخەی ئێستای ڕۆژهەڵاتی کوردستان وانەوراوە؟ بڵێ بەر لەوەی بچینە سەر کوردستانی ڕۆژهەڵات جەژنی نەورۆز لە لای کورد تەنها جەژنێکە لە هەموو دنیا جۆرێک لە ئۆپۆزیسیۆن بوون و بەرهەڵسکاریشی تێدایە هەمیشە هێمای خەبات و شۆڕژجێڕی بووە ئەوەی ئێستاش لە کوردستانی ڕۆژهەڵات دەکرێت هەمانە هەمان شۆڕشی ژینایە هەمان شۆڕشی شۆڕش و خەباتی ساڵانی زووی کوردستانی ڕۆژهەڵاتە بەردەوامی پێدەدەن وەکو چۆن ئەفریقیەکان تەنانەت لە تەعزیەکان و لە مزاهرات و لە هەموو شتێک بە ڕقسەوە دەڕۆن بە سەماوە دەڕۆن کوردیش ئاوا سەلماندی کە تەنانەت جەژنی نەورۆز لەگەڵ ئەوەی جەژنی شادیە بەڵام یەک دنیا فرمێسکیشی لەگەڵا یادی شەهیدانی کوردستانە هەر وەکو لە شعرەکەی پیرەمێرد ئەو کە ئیتر ئەوە هۆنراوەی ڕسمی نەورۆزە لە هەموو پارچەکان کە دەڵێ ئەم ڕۆژی ساڵی تازەیە نەورۆزە هاتەوە هەتا باسی کچ دەکا کە دەڵێ تا ئێستا ڕووی نەداوە لە تاریخی ملەتان قەلغانی گول لە سنجی کچان بێ لە هەڵمەتا ئەم شعرە ئیتر کە باسمان کرد قادر دیلان ئاوازی بۆ دانا حەمەد ساڵحی برای گۆرانیەکەی گوت لە دواییدا حەسەن زیرەک ئیتر بەڕاستی بوو بە وەکو شتێکی زۆر ستاندارد و پڕ لە مێژوو بۆ هەر چوار پارچەی کوردستانە. دکتۆر ئەو باسی ئەوەکەی کاڵی نەورۆز وەکو هەر جەژنێک نییە بەتەنها وەکو بەرخودانە لە ڕۆژئاوا پێڵەن جەژنی یاخی بوون لە دوای ڕژێمەکەی ئەسەر کوردستانی ڕۆژهەڵاتیش خاکی بوون باشە. لە ڕۆژئاوا کوردستانی ڕۆژئاوا پێوترێ یاخی بوون پێت وایە دوای ڕژێمەکەی بەشار ئەسەد گۆڕانکاری بەسەر ئەمادێت یاخود ئەتوانین بڵین زیاتر کورد ئەتوانێت پێگەی خۆی بتەوتر بکە بێگومان لەو هەلو مەرجانە کە دەگۆڕدرێ لە ناوچەکە کە شکر ئەو جارە کوردستانی ڕۆژئاوا لە دوای ئەو هەموو نەهامەتیانەی ڕوبەڕووبوونەوەی داعش و ئێستاش هێزەکانی تری دەوروبەری ئەقلیمی ئەتوانی ویانە زۆر باش خۆیان بسەلمێنن هیوادارم بتوانن ئەو سیمبولە ناسیۆنالیستیانەی کورد زیندوو بکەنەوە و بیپارێزن و پەرەی پێ بدەن چونکە ئێمە هەموو هێزەکانی سیاسی لە هەر چوار پارچەی کوردستان بۆمان ڕوون بۆوە بەبێ هەستی ناسیۆنالیزمی بەبێ خۆشەویستی خاک و نیشتیمان خەڵکەکەی خۆت ئێمە ناتوانین بە شیعاری میسالی و خەیاڵی بگەین بە هیچ شوێ بۆیە هەمیشە دوژمنانی کورد لە نەورۆز ترساون بۆیە هێمانە دەترسن لە ئاگر دەترسن تەنانەت مؤرخین و ڕۆشنبیرانی کۆنی عەرەب بەردەوام بە ئێمەیان دەگوت مەجووسی ئاگر پەرست وەکو شتێکی زۆر پیس یعنی کە ئێمە زۆر کە بەپێچەوانە لە ئاینی زەردەشت ئاگر هێمای پاچی بووە چونکە بەڕاستی بۆ ئەو زەمان کە تۆ هیچ دەستکەوتێکی علمی نەبووە بۆ ئەو کاتە ئاو ئاگر نیشانەی پاچی بووە. دکتۆرە باکووری کوردستان ماوە باسی بکەین لە باکووری کوردستان لە دیاربەکر خۆتان دەزانن کە گەورەترین ڕێوڕەسم بۆ نەورۆز ساز دەکرێتەوە هەموو ساڵێک ینی پەیامێکی نوێ هەیە لە دیاربەکرەوە پەیامی بەدەستێنانی مافەکان لە نەورۆزدا دەگوترێت بەگوێی هاوڵاتیاندا باسێکی باکووری کوردستان باکووری کوردستان چەندین ساڵە ئەم ڕێچکەی وەرگرتووە لە پێش کوردستانی ڕۆژاوا کە لە شارە گەورەکان تەنانەت لە ئیستانبولیش کە زۆرترین ژمارەی کورد لە ئیستانبولدا دەنیشە هەمیشە یادی نەورۆز کراوەتەوە و سترانبێژی خۆیان دێن و زۆر جەماوەریە مناسبەیەکی سیاسی زۆر گەورەیە و خۆپیشاندانێکی بەرهەڵستکارانەیە بۆ گەیشتن بە ئامانجەکانی نەتەوەیی و نیشتیمانی خۆیان بۆ یەکسانی و بۆ مافەڕەواکانی خۆیان باشە
دکتۆر لە ڕابردوو هەرچەنە ئەستانبول ناوچەی کوردان نەبوو بەڵام دواتر کە کوردیان بردە ئەو ناوچەیە دوای 1923 بەهۆی بۆی کە دیموگرافیای ناوچە کوردەکان بگۆڕن بەڵام بە پێچەوانەوە دیموگرافیای ناوچەی تورکی گۆڕان پێت وایە نەورۆزیش ئاوا باڵ بەسەر نەورۆزدا بکێشێت کە ئەردۆغان و توێتی ئەمساڵ بەشدارە بم؟ بێگومان کاریگەریەکی زۆری هەیە نەورۆز لەسەر ذهنیەت و مێنتاڵیتی سەرانی ناوچەکە و ناتوانن ئەوان دەزانن خەڵکەکە هەر ڕادەپەڕێ هەر دێتە دەر هەر یادی نەورۆز دەکرێتەوە ئاگر دەکرێت ئەگەر دوژمن یان داگیرکەر ئەو تەبیعەتیان هەیە دەیانێت خۆیان لەگەڵ بیگونجێنن بۆ ئەوەی لەژێر کۆنتترۆلی خۆیان بنەگە خۆیان بەشدار بن باشتر دەتوانن وەزعەکە کۆنتترۆل بکەن نەک ئەوان وەکو یاخیەک بێنە سەرجادان کەواتە توانین بڵێن نەورۆزی ڕزگاری یاخی بوو هەمیشەوە 100 ساڵە نەورۆز لە کوردستانی باشوور ئەوە بووە یعنی بەردەوام لە ترسناکترین کاتەکانی بەعس کوردی باشوور ئێوارە کە دادەهات ئیتر بەدزی تایە و دارسووتان و ئاگرکردنەوە لە هەموو شوێنێک دەستی پێدەکرد ئیتر خەڵک دەکەوتە گرتون و جیران و تعزیب و زۆر کەس ئەعدام کرایە لەسەر خۆشحاڵیە کە ئێستا ئێمە ئەوەی ئازادی یادی دەکەین وە پێویستە بەڕاستی زۆر پێویستە لە سیستمی پەروەردەی ئێمە بایەخێکی زۆر بە نەورۆز بدرێت یعنی جیاواز لە نەتەوەکانی کە و هەروەها سیاسیەکانی ئێمە بایەخێکی زۆر تایبەتی پێ بدەن نەوەکانیان وا پەروەردە بکەن کە ئەوە تەنیا جەژنی نەتەوەی بێگومان هەروەکەوەی کە ئێستا دەیبینین لە کرێژمارێکی زۆر نوێنەری وڵاتان بانگەشت کراون بۆ ئەوەی ئەمڕۆ ڕسمە نەتەوەیە کوردیە ببینن زۆر سپاس دەکەین خۆشحاڵ بوون خۆشحاڵ بووین هەمیشە لە نەورۆز و لە خۆشیدا بێ کوردستان و ڕزگاری ببێ هەر چوار پارچە زۆر سپاس زۆر سپاس بۆ ئێوەش